لە ڕۆژانی جەژندا گەشتیارێکی زۆر و لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەکەن بە تایبەتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆی هەڵکەوتەی جوغرافی و هەروە کەشوهەواکەی و ئەو شوێنە گەشتیارانی کە هەیەی ژمارەی زۆری گەشتیار لە ناوخۆ و ناوەڕاستی عێراق لە خوار و ناوەڕاستی عێراق لە دەرەوەی کوردستانیش سەردانی دەکەن. بەڵام کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە پێویستە هاوڵاتیان لە بەرچاوی بگرن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبنەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ڕێنماییەکان و هەروەها ئەو ژمارە گەشتیاری کە دێنە ئەو ناوچانە بە تایبەتی لەگەڵ گوتەبێژی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بەڕێز ڕەوەند مەغدید کە لەگەلی عەلی بەگەوە لەگەڵمە بەڕێز ڕەوەندم کاتت باش جەژنیت پیرۆز بێت سپاس کە لەگەڵ کوردستان 24 ژمارەی زۆری گەشتیار لە جەژن و بۆنەکاندا ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سۆران دەکەن بە تایبەتی بۆ ئەم ساڵ ژمارەی گەشتیاران چەندە چ ڕێکار و ڕێنماییەکی تایبەتتان بۆیان هەیە؟ بەڵێ سەرەتا بنای خوای گەورە و میهرەبان بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربان پیرۆزبایی لە تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئەندامانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە ئێستا لە ئەرکدان بۆ پاراستنی کەشێکی ئارام بۆ ئەوەی هاوڵاتیان و گەشتیارانمان بە ئارامی ئەو گەشتە بەڕێبە. وەکو دەزانین سنووری دەڤەری ئیدارەی سەربەخۆی سۆران شوێنی گەشتیاری زۆرە و ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکەمان دەکەن. بۆ ئەمە بەستەش وەکو بەڕێبەراتیمان پلانێکی تۆکۆمان داناوە و بەشداری پێکردنی گشت ئەفسەر و کارمەندان هەموومیان لە حاڵەتی ئامادەباشیدان کە 16 بنکە و دوو تیمی مەلەوانی و ژێر ئاوە لەگەڵ تیمێکی ڕزگارکردن و بەهاناوە چوون لە سنوورەکەمان لە ئەرکدان بەپێی شوێنە جوگرافیەکاندا بەشکراون بە تایبەتی تیمەکانی مەلەوانی و کە بە شوێنە گەشتیارەکان دەگەڕێن و ڕێنمایی بە گەشتیاران دەدەن بۆ ئەوەی پابەندی ڕێنمایەکانمان بێن دوور بکەونەوە لە مەلەوانیکردن لە شوێنە ڕێگە پێدراوە قەدەغەکراوەکان و هەروەها تابلۆکانی ئاگادارکردنەوە بە بەردەوام ئەو تیمانە دەگەڕێن سەردانی شوێنەکان دەکەن گەشتیاران دوور دەخەنەوە لەو شوێنانە بۆی خوا نەخواستە تووشی ڕووداوێکی نەخوازراو نەبن. باشە تا ئێستا لە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە بەڵام ئەوەندەی کە حاڵەتی نەخوازراو هەبوو بێت تا ئێستا لە ناوچە گەشتیاریەکانی حاڵەتێک ڕووی نەداوە لە ناوچە گەشتیاریەکانی سۆران بە تایبەتی ئەوەی کە گەشتیاران ئێستاش بە ڕێژێکی زۆر ڕوویان تێکردووە. ببوورە دەنگ زۆر کزە دەنگ نایەتن سەبارەت بە ڕووداوەکان پرسیارم لە بەڕێزتان کرد بەڕێز ڕەوەند هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە هەرچەند ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە بەڵامی تر ژمارەی زۆری گەشتیار هاتوونەتەوە ناوچانە. سپاس بۆ خوای گەورە تا ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازرا و لە سنووری دەبەری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕووی نەداوە تا ئێستا. باشە ساڵانە لە کاتی پشوەکاندایە لە جەژنەکاندا حاڵەتی نەخوازراوی خنکانی هاوڵاتیان لە نێو بە ئاوەکاندا ڕوو دەدات بە تایبەتی لەو ناوچە گەشتیاریانە دەگوترێت کە تیمەکانی فریاگوزاری لە ئاستی پێویستان نین ئەو کەسانی کە شارەزان لە ڕزگارکردنی هاوڵاتیان توانیوتانە ئەم بابەتە چارەسەر بکەن ئایا لە ئاستی پێویستە ئێستا هەیە بۆ خزمەتگوزاری و فریاکەوتن؟ بەڵێ ئەوکو دەزانن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران شوێنێکی گەشتیاری زۆری لێیە ئێمە ناتوانین تەختی هەموو ڕووبارەکان و چەم و شوێنە گەشتیاریەکان بکەین و بە بەردەوام کارمەند و پاسەوان لەسەر ڕووبارەکاندا بنین بەڵام ئێمە هەوڵمان داوە لە زۆرترین شوێن تابلۆی ئاگادارکردنەوە دابنین و ئەو تیمانەی کە لەو شوێنانن بە بەردەوام بە شێوەیەکی دەوریات دەسوڕێنەوە بەسەر شوێنەکان و ڕێنمایی بە گەشتیاران دەدەن بەڵام زۆر جار بەداخەوە پابەند نەبوونی هاوڵاتیان بەڕێنماییەکانی ئێمە و نەشارەزاییان لە سروشتی شوێنەکە دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە بۆ نمونە هەر چەند ڕۆژێک بەر لە ئێستا کە دوو هاوڵاتی کە برای یەکتر بوون لێرە گیانیان لەدەستدا ئۆتۆمبیلەکەیان لەژێر تابلۆی ئاگادارکردنەوەی ئێمە کە بە زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی ئاگادارکردنەوەکان تێنووسراوە ئۆتۆمبیلەکان لەژێر تابلۆکە ڕاگرتووە و چوونە شوێنی مەلەوانی و کە قەدەغەیە و بەداخەوە گیانیان لەزە بۆیە پابەند نەبوون بە ڕێنماییەکانی ئێمە هۆکاری سەرەکی ڕووداوەکانن و ئێمەش بە بەردەوام تیمان لەو شوێنانە هەیە و تیمی پاڵپشتیشمان هەیە هەوڵیشمان داوە لە دوای جەژن بەرنامەمان وایە کە لە شوێنەکان تابلۆی زیاتر دابنین و ڕێنمایی بە گەشتیاران بدەین لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا هۆشیاری خەڵک بەرزکەینەوە بۆ ئەوەی پابەند بن بە ڕێنماییەکان بۆ سەلامەتی خۆیان و لێرە بە پێویست شمزانی ینی ڕوونکردنەوەیەک بدەم بەشێکی زۆری هۆکارەکان ئەوەیە ئەو خەڵکە و گەشتیارانی کە لە سەنتەری شارەکان و لە شوێنەکان دێن زۆربیان لە مەلەوانگە داخراوەکان
مەلەوانی فێربوون بەڵام کاتێک دێنە ئێرە جیاوازە ڕووبارەکانی ئێمە لە سنووری ئێمە ڕووبارەکان تیژڕەون بەخوڕن پێچ و ئەشکەوتی تایە بۆیە کاتێک تۆ لە مەلەوانگەیەکی داخراو فێرە مەلەوانی بووی ناتوانانی لەو ڕووبارانە مەلەی بکەیت بۆیە کاتێک کە مەلەوانی دەکەن بە هەمان ئەو پێوەرێکە مەلەوانی دەزانن بەداخەوە دەبێتە هۆکاری ئەوەی گیان لە دەست بدن ڕووداوی نەخوازراوی لێ بکرێتەوە. بەڵێ بەڕێز ڕەوەند وەکو خۆتان ئاماژەتان پێکرد پابەندبوونی هاوڵاتیان و هەروەها هوشیارکردنەوەیان سەبارەت بەو ڕێنماییانە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ڕوونەدانی هیچ حاڵەتێکی نەخوازراوە بۆ مەبەستە لەگەڵ چ لایەنێک کە ماهەنگیدان کردووە بتوان بە شێوازێکی تۆکمەتر هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە کاتی سەردانیکردنیان بۆ ناوچە گەشتیاریەکان. بەڵێ ئەمە بەرنامەمان وایە پێشتریش لە ڕێی سیمینار و کۆڕ و کۆنفرانس لە قوتابخانە و زانکۆکان و لە شوێنە گشتیەکان هەوڵمانداوە خەڵک خۆشیار بکەینەوە لە دوای پشوەکانی جەژن ئینشاءڵڵا پلانی نوێمان هەیە بەوەی بە زیادکردنی تابلۆی ئاگادارکردنەوە لە زۆربەی شوێنە گەشتیارەکان و دەمانەوەی لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن و سۆسیال میدیاوە هەڵمەتێکی هۆشیاری دەست پێ بکەین بۆ ئەوەی هاوڵاتیان ئاگادار بکەینەوە کەوا پابند بە ڕێنماییەکان بن بۆ ئەوەی دوور بکەونەوە لە ڕووداوی نەخوازرا و ئینشاءڵڵا لە دوای جەژن بەرنامە و پلانی نوێمان دەبی بۆ هۆشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیانمە. بەڵێ بەڕێز ڕەوەند مەغدید گوتەبێژی بەرگری شارستانی سۆران زۆر سپاس لە گەلی عەلی بەگەوە لەگەڵ کوردستان 24 بوو.